بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست خۆپیشاندان و گردبوونەوە لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان دژی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەچوو ئەمڕۆ لە هەرێک لە قەزاکانی شارە زوور و لە ناحیەی پیرەمەگرون لە سنووری پارێزگای سلێمانی خۆپیشاندان بەڕێوەچووکات ئەم شەویش لە ناحیەی کەڵک لە سنووری پارێزگای هەولێر هەروە لە قەزای کفریش لە ئیدارەی گەیمان خۆپیشاندان و گردبوونەوە بەڕێوەچوو بە میوانداری بەڕێز عومەر عینایەت باس لە ناوی پێش پەرلەمانی کوردستان باز لە دۆخی ناڕەزایەتیەکانی خەڵک هەروەها پرسی زەروەتی ئەنجامدانی چاکسازی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. بۆ داواکردنی مافە سەرەتاییەکان و بەگشتدا چوونەوەی سیاسەتی چەوساندنەوەی حکومەتی هەرێم لە هەمبەر دابەشنەکردنی موچەی فەرمانبەران و خراپی گوزەرانی کاسبکاران و هاوڵاتیان دانیشتوانی قەزای شارە زوور و ناحیەی وارماوە هاتنە سەر شەقام بۆ ماوەیەکیش ڕێگای سەرەکی سلێمانی ئیداری گەرمیانیان داخست. سێ گێڕانەوەی داهاتی گشتی بۆ خزمەتی گشتی و کۆتایی هێنان بۆ مۆتۆبۆکردنی ئابووری هەرێم لە خزمەتی حیزب و خێزاندا. چوار موچەی موچەخۆران کە سەرچاوەی ڕاستەوخۆی ژیانی بەشێکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمە و بەناڕاستەوخۆش سەرچاوەی جوڵە ئابووری و بازاڕی جوڵەی ئابووری و بازاڕیشە فراهەم بکرێت لە پێناو ئاسایی بوونەوەی ژیانی تاک و گشت. پێنج دامەزراندنی گەنجان لەو داهاتەی کە چەند کەسێکی دیاریکراو نەبێت کەس نازانێت ئەچێتە گیرفانی کێ یان پێشخستنی کەرتی تایبەتی و دەستەبەرکردنی هەلی کار بۆیان ئەوە تا خەڵکەڵێ بڕۆ ماڵە بۆ مارە لە ماڵە بشی مار مەگەر بتوانێت بەخۆڵ بشی ئەمە ئینسانە هیوایەڵێ خۆ مریشکین مریشکیش بێ ئەبێ دانی بیتێ ئەبێ ئەگەر ئاشەڵیش بێ حیوانیش بێ بێ ئالیکی بیتێ خوار بڵێ بیکەرە ماڵە نابێ بەڕاستی ئەو خەڵکە زۆر بێزارە لێیان زۆر ئەمانە حکومەتداری نین گوناحیشە پێیان بڵێ حکومەت چکە حکومەت نین حکومەت ئەوەیە کە میلەتی خۆی بەخێو بکە هاوکاری خەڵکی خۆی بکە هاوکاری دانیشتوانەکەی بکە لەبەرەوە بەڕاستی ئێمە هاتوێنە دەرۆ وەکو جووتیار وەکو فەرمانبەران وەکو مامۆسایان وەکو خەڵکی کاسبیە و بازاڕە هەمووی بەقاڵەکان کەس ئیشی نەماوە هەمووی ئیشی نەماوە ئەوە تا وڵاتەوە و کەرتی غەزە کەرتیەوە غەزار وڵات نییە کەچی خەڵکە کاتە ماڵەوە خواردنیە داتێ لە 150 کەرتی تایبەتیش مەعاشی داوە پێی لە 150 داوە پێی کەرتی تایبەت نەوەکو مەعاش خۆری. خۆپیشاندەران جەخت لەوە دەکەنەوە لەسەر داواکردنی مافەکانیان بەردەوام دەبن و چیتر وەک ڕابردوو دەرفەت بە حکومەت نادەن کە چۆن بیانەوێت وا مامەڵە بکەن و خەڵکیش چاوپۆشیان لێ بکات. دانم کردووە بەڕاستی دش بە دەسەڵاتێکی دز و گەندەڵ دەسەڵاتێک کە بەڕاستی ناوی لە خۆی ناوە حکومەت کە بەڕاستی حکومەت نییە بەڕاستی ناتوانێت پێ وتریا حکومەت چکە حکومەت ئەوەیە کە بەرپرسیار بە بەرامبەر میلەتەکە بەڵام ئەوانە بەرپرسیارین بەڕاستی یعنی مانگی شەشە یەک موچە ساڵی 2020 دراوە یعنی بەڕاستی داوا لە هەموو خەڵکی شارە زوورەکەم قەزای شارە زوور گەڕایان بەڕاستی هەموو ماڵێک بەلای کەمەوە دەرچوویەکی دانەبەزراوی هەیە هەر ماڵێک یەک کەسی بێتە سەر جادە بەڕاستی هەڵوێستە ئەمڕۆ هەڵوێستەکە بێتە سەر جادە بەڕاستی ئەم حکومەتە ناوی لە خۆی ناو حکومەت بەڕاستی حکومەت نییە ناتوانین ناوی بنێ حکومەت. ئەم خۆپیشاندان و ناڕەزاییانە هاوکاتە لەگەڵ خۆپیشاندانەکانی بەشێک لە شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان و بەتایبەت سنووری پارێزگای سلێمانی کە بە هەمان شێوە نیگەرانن لە دۆخی دارایی هەرێمەکەیان و پێیان وایە لەم دۆخە تەنها بەشێک لە حیزب و بازرگانە سیاسیەکان سوودمەند دەبن و باجی یەکەم و کۆتایی هاوڵاتیان دەیدەن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارە زوور. جارێکتر سڵاوتە لەبێت بینەرانی بەڕێز کاگومەر بەخێربن سوپاس زۆر سوپاس ئەگەر ئێستا بەرلەوەی کردنی سەر مەسەلەی چاکسازی و ئەنجامدانی لە ئەو ناڕەزەیە تێنە دەست پێ بکەین کە ئێستا لە چەند ناوچەی هەرێمی کوردستان دەیژی حکومەت بوونی هەیە دەبێت گوێ لەو ناڕەزایەتیانە بیگرێت چونکە زۆرجار باز دەکرێت کە دەنگە شقارتەیەک ڕووبەرێکی بەرفراوان دەسووتێنێت. من سەرەتا سوپاسی ئێوە کەم کە منتان میوانداری کردو لێرە شێرە و کوماڵی خۆمە بینم
سپاس دەکەم. بەڕاستی من لەسەرەتاوە بڵێم من لەگەڵ هەموو خۆپیشاندانێکی ئاشتی خوازانام لەگەڵ ئەوانیم بەهیچ جۆرێ بنیای تاتی ئەم وڵاتە تێک بچێ ئاژاوە جێڕی لەناو وڵاتە هەبێت بەڵام بەڕاستی زۆر شەرمە بۆ حکوومەتێک هەر چوار کەس ئەچێتە سەرجادە و ئیتر بە تەقە و بە ڕێژ من جۆرە تەقەکانی دوێنێ بوو زۆر پێی شەرمەزار بووم بەڕاستی کرد لە وڵاتێکە ئەژیم کە نازانێن چۆن مامەڵە لەگەڵ هاوڵاتەکانی خۆی بکە هاوڵاتی هاتوو سەرجادە داوای مافی فەرمی خۆی ئەکات مافی مستحقات و شایستی خۆی ئەکات ئەکی خۆی جێبەجێ ئەکات داوای مافەکانی خۆی ئەکات لەبەرەوە تەسەوری من حکوومەت پێویستە بەم شێوەیە مامەڵە لەگەڵ خۆپیشاندەران نەکات چۆن ئەوان بە شێوەی سلمی خۆپیشاندانەکەن ئەوانش بە هەمان شێوە مامەڵە لەگەڵ ئەوان بکەن ئەم ترس و لەرزەی ناوێ وەمەش دەرەنجامەکەی دیارە تەبەن حکمی ناتەندروستی 29 ساڵی ئەم دوو پارتە سیاسیەکە لە هەرێمی کوردستان هەیە ئەمە دەرەنجامەکەی دیکەی کەوتونە ترس و لەرزی بە تەسەوری من ینی ئێستاکی هەز بە مەترسێکی گەورە ئەکەن هەز بە هەژانێکی گەورە ئەکەن و نەیانتوانیوە لەم و لەناو ماوەی ئەو 29 ساڵە حکومێکی تەندروست ئەنجام پێشکەش بە خەڵکی کوردستان لەنێو هەژانە تووڕەیەکی گەورەی لە پشتەوەیە بە تەسەوری من ینی خەڵک زۆر تووڕەیە و ئەگەر بەپەلە فریای خۆیان نەکەون بەپەلە گوێ لەم جۆرە پرۆژە چاکسازیانەی کە ئێمە پێشکەشمان کردوون و لە پێشترا پێمانوتون و بە هیچ جۆرە نیان بیستووە و ئەم پرۆژانەی کە ئێمە خەڵکی وەکو من و خەڵکانی کەش کە لە من شارەزاترن بۆیان پێیان ئەڵێن و ئامۆژگاریانەکەن بەڵام هەر ئەوان چاویان لە گیرفانی خۆیان بێ چاوان لە بەرژەوەندەکانی خۆیان بێ بەرژەوەندی خەڵک نەبینن هەمیشە کە ئەچنە سەر کورسی دەسەڵات بۆ خەڵکی حیزبی بیرەکەنەوە هەمیشە کوردستانیان دابش کردو بۆ دوو زۆن ئەگەر بەم شێوەیە بەم ئاراستەیە کار بکەن بە تەسەوری من هەڕەشەیەکی خراپ ڕوبڕیانە بێتەوە و تەسەورەکەم بەگەشی نەگرن بەرگەی نەگرن بەس سەبارەت بۆی کەوی بەڕێزت باس کرد ئەو تەقەکردنی کە لە سلێمانی هەبوو و پێشتر لە دۆک دەستگیرکردنی خۆپیشاندەر هەبوو ینی ئەمە چارەسەر نییە ئەمە هیچ بە هیچ جۆرە ینی چارەسەری قەزیە ناکەین تۆ بێت سەیری تونس بکەی سەیری ئەو وڵاتانی دنیایکی سەیری ئەو سەیری ئەمریکا بکە بەڵام ڕەنگە بڵێن بارودۆخەکەیان جیاوازە زۆر با بارودۆخیش جیاواز بێ ینی تۆ ئەمانە میلەتی خۆتە نهاتون داوای شتێ بکەن کە تۆ نتوانی بۆیان جێبەجێ بکەین ئەوان هاتون داوای مافی خۆیانەکەن ئەرکی خۆیان بەجێیانەوە داوای مافی خۆیانەکەن تۆ مافەکانی ئەوان جێبەجێ بکەین ئەوان بۆچ دێنە سەرجادە خۆشیە دەمون لێ سەرجادە کەواتە تۆ ناحەقی بەوانەکەی کاتی دی بە زەبر و زەم ماوەڵ لەگەڵیانەکەی بۆچی بە زەبر و زەنگە لەگەی هات دروشمەکانیان هەیە ئەتوانی نوێنەرێکی خۆت بنێری ینی مەسەن ئەوەی کە لە زۆر شوێن چوون هەر یەک کەس دەچوە پێشوازیان کە بچێ بڵێکەکەیەوە چیتانێ خۆی ئوسوڵی مزاهرە بەم شێوەیە تۆ کاتێ ناتوانین ناو پەرلەمانە داخوازەکانی خەڵک بین دەدی لە ڕێگای نوێنەرەکانتەوە ینی هۆڵی پەرلەمان داخرا ئێستا تقریباً هۆڵی پەرلەمان داخراوە لە کوردستانە ون لەسەر ئەم مێزەی جەناب بەڕێز مەسعود بارزانی وت و پەیامێکم ئەلێرەوە بۆ نار پێم وت ئەگەر ئەو بابەتەی سۆران عومەر و بخەنە دەنگدانە و هەوڵ بدەن متمانی لێوەرگنەوە پەرلەمانی بێ بدوو بەشەوە پەرلەمان پەکێکەوە هەر لێرەوە پێم وت ئێستا ئەوەی کە من پێم وت هاتەدی بۆ گوێ لە ئێمە ناگرن خۆی ئێمە دوژمنی ئەم وڵاتە نین باوەڕکە من هێندەی ئەوانەی کە ئێساکێ لەسەر دەسەڵاتن پێم خۆشە ئەم وڵاتە سەربەخۆ بێ پێم وڵاتە ئەمە سەقامگیر بێ پێم خۆش نییە بە هیچ جۆرە ئاژاوە بێ هەموو کەس لەم وڵاتە خۆش بژی هەموو کەس مافەکانی خۆی وەرگری هەموو کەس ئەرکانی خۆی جێبەجێکە هەموو کەس شایستەدارەکانی خۆی وەرگێ بەڵام بەداخەوە گوێمان لێ ناگرن لە پەرلەمانیش من گویان لێ نەگرتین جای ئێستاکێ لە پەرلەمان نین دێنی سەر و پرۆژەی کە بەڕێزی دوایی بەوردی کە ئاراستی هەرسی سەرۆکایەتێکەش کردووە بۆ ڕزگارکردن لە بارودۆخە بەس سەبارەت بە سوود لە قەیران یعنی ئێمە دەبین دوای 6 ساڵ جارێکی تووشی قەیران ببینەوە دەسەڵاتدارانی هەرێم سوودیان لە قەیران وەرگرتووە یاخو پەندی پەنێ لێورتووە بەداخەوە ساڵی 2014 کاتێک قەیرانەکە دەستی پێکرد نرخی نەوت شکا و شەڕی داعش دروست بوو ئێمە لە پەرلەمان بین ئەو کاتە ئیتر وعدیان بە ئێمەدا لە حکوومەت کۆبوونەوەی لەگەڵ ئێمە کرد کە ئیتر ئێمە جارێکی کە پشت بە نەوت نابەسین بەی جۆرێ هەوڵدێن سەرچاوەکانی داهات زۆرکەین ئەو بەڵێنیاندا لە 2004 بەڵێ ئەو بەڵێنان بە ئێمەدا بەڕێز سەرۆکی حکوومەت زۆربەی بەرپرسان پێمە لەگەڵان کۆبوونەوەمان لەگەڵ کردوون بە ئێمان و تۆ کە ئێمە جارێککە نابێ حتا پشت بە بەغداش بەسین ئیتر پشت بەغدا حکوومەتێکی لات و لەوارە ئێمە بۆچی چاومان لەسی بەغدا بێ بۆچی ئیتر پشت بە داهاتی نەوت بووسین وەکو حکوومەتێکی ڕێعی کە لە ساڵ 95 لە ساڵ 90 بە 95 پشتی بڵێن داهاتی هەرێمی کوردستان پشت بەنەوت ببەستێ وەرن سەرچاوەکانی داهات لە بواری گەشتیاری لە بواری کشتتوکاڵی لە بواری بازرگانی لە بواری پیشسازی لە هەموو بوارەکان واری وەبەرهێنان لە هەموو بوارەکان توانی چاوخشانەوە بە باج و خەرازدا چاوکشانەوە بە دەڕازە سنوورەکان دەوەرن
ئەم بابەتانە بگرنە بە سەرچاوی داهات زیاکەنی کرد بۆ چاوتان ئەگەر نەوتە بوو نووری على نورە ئەگەر نەوتیش نەبوو ئێوەتوانن وڵاتی خۆمان بەڕێوەبەرین یعنی ئەم فرسەتە زەهەبیە هاتە دەستیان ئێمە پێش ساڵی 2007 ڕێفراندۆممان کرد خوا بوو ئێمە ساڵ ڕێفراندۆم ویستمان سەر بەخۆی ئەعلان خەڵکی کورتپەرۆر هەمووی پێی خۆش بۆ ڕێفراندۆمە سەرکەوێت ئێستا بەغدا ئێمەی تەڵاقاوە ئێمەی ناوێت بەڵام ئێمە جارێکە ئێمە دەگۆڕین فرسەتە وەرن ئەنجامی ڕێفراندۆمات بۆ تا خۆتان هەیە ئەگەر لە ڕووی ئابووریەوە ئێوە دەسەڵاتتان هەبووە و توانەتان هەبووە و ئابووریەکی تەندروستان پێشکەشی خەڵکی کوردستان کردایە ئەگەر هەر توانای داراییشتان کەم بووە ئەگەر ئاستی بژێوی بەرپرسەکان و کۆمپانیەکە ئەوانەی کە خاوەن کۆمپانیا زەبەلاحەکانی هەرمی کوردستان نزیک وایە لە ئاستی تاکی ئاسایی خەڵکی کوردستانەوە بەڕێ من خەڵکی کوردستان لێ قبوڵەکردن بەڵام بەداخەوە وانیە یعنی ئاستەکە جاران لە سەردەمی بەعسا جیاوازی نێوان کەسێکی دەوڵەمەند بۆ کەسێکی هەژار 1 بۆ 10 1 بۆ 100 بوو ئێستا 1 بۆ ملیۆنیش نییە 1 بۆ ملیۆنیش نییە یعنی لەبەرەوە خەڵکەکە یعنی ئێستا خەڵکە بووە بە 2 بەشەوە یەکێک زۆر لە ئاستێکی باڵایە ئاستی وەسەتەکەش خەریکە نامێنێ ئەوانێکەش هەموو بەرەو ژێر خەتی هەژاریە ئەمە خەتەرەکە لێرایە ئەمان نەیانتوانی وەک پێویست واز لە گیرفانیان بێنن پێ دوایە گەرە مەکرابە دەکرا چاوەڕێی مەسەلەن بۆ هەموو جارە و چاوەڕوانی نەکرابایە حکومەتیێرێ دوو ئیشان بکردایە لە هەرێمی کوردستانە بەس وازیان لە بەرژەوەندی گیرفانی خۆیان بێنایە وازیان لە بەرژەوەندی حیزبایەتی بێنایە کە ئەچنە سەر کورسی حکوم چاکەتی حیزبایەتیان داکەنایە چاکەتی میلەتیان لەبەرکردە بێگومان بە ئێستاکی پێویستمان بە بەغاژ نەبوو پێویستمان پارەی نەوتیش نەبوو ئێستا چاوەڕێی چین ئێستا چاوەڕێی ئەمان نەوتەکەشیان ئێستا حالیان لەم لەحظەی کە من قسە لەگەڵ جەناب دەکەم 39.35 بوو کە من هاتم نەوتی برنت نرخی ئۆپێکیش تقریبا سەر و 35 دلار باشە تۆ نرخی نەوت هاتە سەر 7 دلار وتی من ناتوانم ئێستا موچە بدەم ئێستا نرخی نەوت بۆتە 39 دلار تۆ نابێ عینی حاڵەتت هەبێ هەر باڕەت لێوە بێ ئەی چۆنە بێتەوە وابیت ئەی کاکە ئێستا دوو ئەوەندە نیو بەرز بۆتەوە ئەو نرخی کاتێ تۆ نەتوانی موچە بدەی ئێستا دوو تقریبا ئەوەندە بەرز بۆتەوە ئێستا تۆ بێتوانی موچەی خەڵکی کوردستان دابی بکەی تۆ 600,000 بەرمیل نەوتە فرۆشی لە ڕۆژێکە ئەوەی کە ئیعلانیان کردووە جگە لە تەنگەرە نەوتەکان و جگەلەوەی بۆ بڵێن کۆمپانیەکانی حیزب و دەسەڵاتداران ئەفرۆشرێ 600,000 بەرمیل نەوتە فرۆشن 600 تا ئەم لەحظەیەش ئەمە قسەکەی 250,000 بەغدا نانێرن چۆن ئێوە ناتوانن 400 میلیارد دیناریش بە حسابی 388 میلیارد دیناریش لە بەغداوە هاتووە بە ئەترافی خۆیان و بەڕسمی خۆیان تەوانواڵێن کەواتە بۆچی ناتوانن موچە بدەن بۆچی خێرا ئەبێ تۆ بێ 15 ڕۆژ ئەگەر قەزی کرد بێت چەند کۆمپانیای لە خلال 15 ڕۆژە بیدیتەوە لە کاتێکە ئەو کۆمپانیای لە سایی ئەم دەسەڵاتی توا دروست بووە و زۆربەی ئەو کۆمپانیانە ئێوە بوون بە چەتری سەریان و پارێزگاریان لێەکەن پێش ئەوەی ڕاپەڕین بکرێ پێش ئەوەی ئەم ئەزمونە بێتەکایەوە ئەو کۆمپانیان نەک هەر سەرمایان نەبوو هەر نەشبوون هەر وجودیان نەبوو بڕۆ یەک بەیەکی ئەو خاوەن کۆمپانیانە بێنە بزانە گەرەوە بێش ساڵینەوەی بزانە وەز ئێوانە چۆن فەرمو سەری سیڤەکانیان CV خاوەن کۆمپانیەکان بێنن پێش ساڵینەوە یەک ئێستا بەراورد کردووە لە هەمویان بەڵێ بێگومان من نامە ئێستا ناو بێنن بەڵام یەک بەیەکیان بڕۆ بگەڕێرەوە بزانە چلات و لەوارێ بوون ئێستاکێ بوون بە وای لێ هاتووە حکومەت چاوی دەستی و کۆمپانیانە بێ وای لێ هاتووە حکومەت هەژار و کۆمپانیەکانی جێر سای حکومەت دەوڵەمەند و سەرمایەداری گەورە بێ ئەمە چ منتیقی تایە کۆمپانیا لە حکومەت گەورەتر بێ لە هیچ وڵاتێکی سەر دنیا نەبووە جگە لەو هەرێمی کوردستان نەکبەتە کە ئێمە تووشمان بۆ تووشی ئەم بەرپرسانە باش بەس سەبارەت بە نەوت ینی نەوتەکەش ینی ئێستا حکومەت زەرێکی زۆری تیا کردووە کە قەیرانی موچە مەسەلەن دروست بووە لە مامەڵەکردنی لەگەڵ گرێبەستەکان لەگەڵ کۆمپانیەکان ئەمە یەکێک لە کارەساتەکانە کە تۆ لەسەر تاسەری دنیا گرێبەست نەبووە بە شێوەیەک لە 1970 بۆ خاوەن کۆمپانیاکە بێت ئەوەی کە دەریێنێ لە 1923 بۆ حکومەتە بێ و ئەرز و خاک و ئاو هەموو شتێکی ئێمە ژینگەی ئێمە پیسە بێ نەوتی لە 1920 پشتی بۆ حکومەتی هەرێمە لە 1970 بۆ کۆمپانیەکانی و بەرهێنانە و دەرهێنانی نەوت و ئەو کۆمپانیانی کە نەوتەکە دەردێنن 1970 بە 1923 ئەمە پێڵێن کۆمپانیای شەراکەت هی خدمە نییە بەڵام لە بەغدا خدمەیە لە بەغدا پێم وایە لە ساڵ 12 بە 1970 لێر لە ساڵ 12 بۆ کۆمپانیەکان لە 1970 پێویست بوو ئەمان بەغدا بکەن بە مەسەلی عولیای خۆیان تەجروبە سەیرێکی مڕاجعی ئەو بەداخەوە لە سەردەمی ئاشتیهورامی ئەم کارەکراوە پێویست بوو ئەمان سەیری گرێبەستەکانی عێراق بکەن لەبەرەوەی ئێمە لە ژێر سایەی دەستوری عێراقی لە وڵاتێکان پێی ئەوڵێن عێراقی ئیتیحادی
پێویست بوو ئەمان بچن ئەو گرێبەستانەی کە لە عێراق هەیە بە هەمان شێوە گرێبەست لەگەڵ کۆمپانیەکانی هەڵەنجان و دەرێنان و لێدانی بیرەکان بکەن نەک بچن خۆیان شێوە کۆنتراکتێک بدۆزنەوە لەگەڵ کۆمپانیەکانە کە ئەوان ببن بە ساحب ماڵ ئێمە ببین بە کرێکی ئێستا ئێمە تاوان لەو سەدا 26 خۆ هەمووی نییە بێ لە سەدا 23کە هەمووی ناکاتە دەست وەزارەتی دارایی قسمێکی زۆر کەم کاتە دەست وەزارەتی ئەمە کارەسەر لە نووسینێکا دەڵێ ئێمە حکوومەتی هەرێم بۆتە شاگردی کۆمپانیەکان ئەی بێگومان ئەگەر حکوومەتی هەرێم ئێستا کە تۆ کۆمپانیایەکی قەرزی لێ بکەی کەواتە ئەو لە تۆ دەوڵەمەندترە تۆ بۆچی خەرجرە بکە ئێستا مەسەن حکوومەتی هەرێم هیچ پارەی نییە بەڵام کۆمپانیا هەیە مۆڵتی میلیاردێرە کەواتە ئەو کۆمپانیاش لە شێر سایەکی دروست بووە یعنی ئێمە گومانمانەیە من ناتوانم لێرا بیسەلمێنم بەڵام ڕڵێ مانگ بە ئاشکا دیارەوە ئیشارەتی بۆکەی یعنی ئەم کۆمپانیانە کە ئەم گرێبەستانیان بەم شێوە دەکراوە ئێمە گومانی زۆر گەورەمان هەیە کە بەرپرسانی ئەم هەرێمە لە هەردوو ئیداری لە هەولێریش و لە سلەیمانیش بەرپرسە باڵاکان پەیوەندی و شەراکەتیان لەگەڵ ئەم کۆمپانیانە هەبێ ئەجینا ناکرێتەوە بەم شێوە بچێت ژێرباری بەس بۆ جۆرێک لە کۆنتراکتی بەم شێوە هەر سەبارەت بە کۆمپانیەکان ینی زۆربەی کەرتەکان دراوە بە کۆمپانیەکان پێ بۆ ماڕۆکەوانی لە کام کردراوە بە کۆمپانیەکان هەموو کەرتەکان سەیریکە سەیری مەسەن کەرتی وەبەرهێنان کە حکوومەت بۆ نمونە لە وەبەرهێنانی کارەبا دوو مەحەڵتەی کارەبای زۆر گەورەمان هەیە لە هەرێمی کوردستانە تۆ ئەتوانی ئەم دوو مەحەڵتەی کارەبایە لە ساڵی 2007ەوە تۆ پارێکی زەبەلا هەلێژە دەسایە 5 ملیار و 9 ملیار و 7 ملیار و 11 ملیار و هەتا 14 ملیار هاتۆ بۆ هەرێمی کوردستان لەو ساڵانە لەو بێنە لە ساڵی 2005 هەتا ساڵی 2015 120 ملیار بڵێن تقریبا نزیکی 100 ملیار دینار هاتۆ لەو بێنە ملیار دلار تۆ ئەتوانی لەو کاتە 2 ملیار دلار کە ئەو سەرمایه‌دارە بە ڕێزە سەرفی کردووە بۆ دروستکردنی دوو وێزگەی کارەبا تۆ ئەتوانی خۆت ئەگەر خۆت دروستیکەی ئەگەر هەر ناتوانانی خۆت دروستیکەی ئەمە کەتی کارەبا ئەتوانی بڵێ کاگەر لە 150 بە لە 150 گازی من بەکارێنی ئەرزی من بەکارێنی هەوای من بەکارێنی بۆ هەموو شتێکی ژی منە تەنها تۆ مەبلەغی پارەت هێناوە ئەو مەبلەغە پارە من وەرە کاکە تۆ لە 175 پارەکە بدە من لە 125 دەم زەویەکەشی منە ئەوەی کەوا سوودەمەنێکەش من دێنمی لە 150 بۆ ئەوەی تۆ ئێستا نەی ساڵانە 2 ملیار دلار بدەی بە ئێستا لە 180 کارەبا لەلایەن کەرتی تایبەتەوە بەرهەم 180 زیاترە تەنها دوو مەحەڵتەی کارەبامانەیە ئێمە تەولیدی ئەویش دەربەنی خان و دوکانە ئیتر هەموو تەولیدی کارەبا هەمووی لە لای وەبەرهێنەرەکانە ئەوە کارەبا بەس بێنە سەر بواری نەوت مەسەن لە نەوت دوو پاڵاوگەی نەوتمانەیە تەمان ئەو وەکو پێم وتی بۆ دەرهێن هەڵەنجانی نەوت ئەتوانرا چاو لە بەغا بکرێ لە 112 بە 180 بێ بە کۆنتراکتی خدمە بێ نەک کۆنتراکتی مساهمە مساهمەکەش هەر بکرێ لە 150 بە خۆ مەسەن با لە 149 بە 151 گویا 49 بۆ شەریکەکە 51 بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئێستا لە 177 بە 123 ئەمە زۆر کارەساتێکی گەورەیە ئەمە کارەساتەکە لێرە دروست بووە بەنسبەتی دوو وێزگەی پاڵاوتنی نەوتمان هەیە لە هەرێمی کوردستانە یەکیان لە بازیانە یەکیان لە هەولێر یەکیان لە تۆکێکیان لە سلێمانیە ئەمە بە پارەی حکوومەتی عێراقی دروست کراوە هەردووکی پارەی حکوومەت کاریان چییە؟ کاریان چییە و پاڵاو کاریان پاڵاوتن و پاڵاوتنی نەوتە بەنزین نەوت و ئەوان هەموو شتێک نەوتی سپی گاز هەموو شتێک ئینتاجەکە من خۆم چووەتە هەردوو مەحەڵتەکە ئەکرێ ئەم دوو پاڵاوگەیە حکوومەتی هەرێمی کوردستان بە خاوەنەکانیان بڵێ دەستان خۆش بێ ئێوە ئاوادانتان کردووە واتان لێکردن بەڵام ئەمە من دروستم کردو پێویستە من لێرە سەهمێکم هەبێ لەم بەس هەرە پاڵاوگەی نییە لەوا سەهمە ببێ لە 125 بۆ من بێ لە 175 بۆ بێ ئەمە بێ عادە نەزەری تیا بکەن من لەو پرۆژەیە پێشکەشم ئەم پرۆژانەی کە من پێشکەشم کردو هی ئێستا نییە من بۆ حکوومەتم پێشکەش کردووە ئاوادانکردنەوەی دیهاتەکان پرۆژەیەک بووە بابەتی کارەبا پرۆژەیەک بووە بابەتی نەوت پرۆژەیەک بووە بابەتی وەبەرهێنان پرۆژەیەک بووە یەک بێشی لە پرۆژەیەکە بابەتی ئیستیملاکردنی ئەو تەجاوزانەی کە کراوەتە سەر مێرگەپان و منتیقی لای سەلاحەدین و دۆڵی سماقوی ئەوانە و دهۆک و ئەوانە پرۆژەیەک بۆ یەک بێکی وەک پرۆژە ڕۆشتویسەوە مخلەسەکەی دیم لێرە قسم بەردەستیان لەبەرەوە ئەیانتوانی بۆ نمونە لەوە شابرە بۆ نمونەیەکی زۆر بەسیتر 200 هەزارێکی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان دروست کراوە ئەم 200 هەزارێکی نیشتەجێبوون تۆ هاتوویت هەمووی بە 15 ساڵ لە باج و زەری بە عەفو کردووە هەمووی بە ئەرز داواتی وەبەرهێنەرەکە لە باج و زەری بە عەفو کراوە 200 هەزارێکی نیشتەجێ تۆ حکوومەت هیچ دەورێکی تیانە لە مۆزە هیچ سوودێکی لەمە نەبینیوە ئایا پێ وەرە مراجعی یەک بەیەکی ئەم کۆنتراکتانە بکەرەوە کە لەگەڵ ئەمانە بستە ئەم مۆڵەتانەی کە دراوە بۆ پرۆژانە تا چەند لە خزمەتی فەقیر و هەژارە بووە تا چەند توانیوێتی دەرامەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەوڵەمەند بکە تا چەند لەم پرۆژانە بۆ خەڵکە سەرمایه‌دارەکان کراوە تۆ بێ جایکێتەوە کابرا ڤیلایەک دروستەکە
مەساحەکەی 1000 متر مربعە شوقەیە دروستەکە مەساحەکەی 300 متر مربعە بە 20 دەفتەر دۆلار و بە 30 دەفتەر دۆلارە تۆ نابێ بێ ئەمەە باجوز خەراج عفوکەی تۆ نابێ ئەمە ناوی بنێەوە بەرهێنان ئەمە پرۆژێکی بازرگانیە بەڵام کاتێ دێی پرۆژەیەکی یەکێکی نیشتەجێبوون دروستەکەی ئەیدەی بە 4 دەفتەر دۆلار و بە قسط ئەیدەی یا بە 5 دەفتەر و بە قسط ئەیدەی بە خەڵک ئاژارەکە ئەوە پرۆژێکی وەبەرهێنان تو پێویست نابێ معاملەی تۆ بەم شێوەیە بێ لەگەڵ ئەو معاملەی کە لەگەڵ ئێستا بۆ نمونە ئێستا ڤێلا دروستەکرێت لە هەرێمی کوردستانە ڤێلاکە بای 40 دەفتەرە بای 50 دەفتەرە بای 100 دەفتەرە تۆ چۆنم بۆکو پرۆژێ وەبەرهێنان تعامل لەگەڵی ئەبێ باجی لەسەردابنی ئەبێ زەریبەی لەسەردابنی ئەبێ چۆن کەسێ پرۆژێکی بازرگانی دروستەکە بەبێ ئەوەی وەناوی وەبەرهێنانیشی بە هیچ جۆرە لێنەنی وەناوی هیچ جۆر تەسهیلاتیشی بۆ بکەیت حتا فرۆشتی کارەباتی فرۆشتی ئاوپی هەچ وەکو کابراایکی بازرگانە بێت تعامل لەگەڵا بکەیت بەڵام تۆ بێ وەکو پرۆژێ وەبەرهێنان تعامل لەگەڵا بکەیت بە پێی یاسای ژمارە 4 ساڵی 2006 ئەمە کاری نەکردەیە من ئەلێرە کاتی خۆشی پرۆژێکم تەقدیم کرد لە تعدیلی یاسای وەبەرهێنانات جەنابی کاک شێرکۆ جەودەت باش ئاگادارە جەنابی کاک سۆران عومەریش باش ئاگادارە کاک عەلی حەمەساڵح باش ئاگادارە هەموو سەرمایەدارەکانی هەنابوو لە هەولێر هاتن بە گژمان ناو هۆڵی پەرلەمانە لەسەر چی لەسەر ئەوەی من پێم وتن ئەبێ لە سا 25 هەر پرۆژێکی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان ئاکرێ حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی خاکەکەی ئەدا ڕۆمەتریاڵی ئەدا مەسەن چیمەنتۆ دروست معاملی چیمەنتۆ بابلين سر معاملة چیمەنتۆ تۆ معاملة چیمەنتۆ 4 معاملة چیمەنتۆ هەیە لە سلێمانی حکوومەتی هەرێمی کوردستان چی ئیسفادەیەکە لە مەکە هیچ ئیسفادەیەکی لێ ناکە تەنانەت ئەو کرێکارانەشی کە ئێستا ئیشەکەن لە معاملەی کارگەی چیمەنتۆکانە زۆران ئەجنەبی ئێکەواتە ئیسفادەی چیمان کردو چیمەنتۆ لە ئێران دێ لەم چیمەنتۆی خۆمان هەرزانترە تۆ چیمەنتۆ بەرهەم دێنی بەڵام حکوومەتی ئیسفادەی لێ ناکە کارە باشی دەدەیتێ ڕۆمەتریالەکەشی دەدەیت ڕۆمەتریاڵی مەوادە خامەکەشی دەدەیتێ حکوومەتیشی سوودان بێت کەواتە بەس سەرمایەدارەکەی ئیسفادەی لێ کردو من داوام کردوتم ئەو پرۆژانەی وەبەرهێنانە با حکوومەتی هەرێمی کوردستان بۆی سەرچاوەی داهاتی بۆ زیاد بێت لەم پرۆژە باسم کردووە دارێک کە مراجعەی ئەو کۆنتراکتانە بکاتەوە شتێک هەیە لە زمانی ئەحمەد حەسەن بەکری شاکرا پێڵێن خۆماڵیکردن تەئمین تۆ ئەتوانی حتا ئەو کۆمپانیانەیەکەوە لەوتیشان بەرەمێناوە تەئمیمی ئەو شتێک کاتە نەشوی مراجعی بکەیتەوە بڵێ کاکە ئیتر بەسێتی ئەگەر گیرۆدە نەبوو بن لەگەڵ ئەو کۆنتراکتی کە لەگەڵ تورکیا کردیانەوە بۆ ماوەی 50 ساڵ یعنی ئێمە لەبەرەوەی ناشەفافە تێناگەین بۆچی ئەم هەنگاوانە نانێن ئەمانە دڵسۆز دین بۆ ئەم میلەتە ئەگەر دڵسۆز دین بەڕاستی بە جەزاکەی خۆیان وەرگرن ئەگینا ئەبێ جارێکی کە ئەم شۆکە ئەم هەم مزاهرانە ئەم خۆپیشاندانانە جارێکە و خەبەریان بێنێتەوە ئەوە تووشی ئەزمە لەسەر ئەزمە تووشە بن ناکرێت تاکەی ئەم خەڵکە لەوانە بێدەنگ بێت خەوتون لەمڕۆ بەداخەوە ینی وە ئێڵێم پێ ئەچێت تێنەگەن یعنی من ئەم پرۆژەیەم پێشکەش کردەوە با پرۆژەکە بین سەر ئەو پرۆژەکە مەسەرەن ڕێکاری خێرا چییە بۆ نم نەگەر بینێ سەر ڕێکارە خێرایەکان من بۆ ڕێکارە خێراکانم باس کردووە یەکەم ئەو یاسای چاکسازیە کە پێشکە ئێمە لە پەرلەمان موافقی لەسەر کرا ئەو یاسای چاکسازیە بە پەلە جێبەجێ بکەن ئەمە کارێکی زۆر گرنگە کەوانە دووهەم ئەو کۆنتراکتانەی لەسەر سنوورەکان کردووانە ئەگەر حسابم کردو ئەگەر ئەم ڕێکارە سەریعانەی کە من باسم کردو بیکەن لە یەک مانگە 300 میلیارد دیناریان بۆ گەڕێتەوە لە یەک مانگە لێک مانگە 300 میلیارد دیناری عادەی بێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەچی بەم شتانە یەکەم یاسای چاکسازیەکە جێبەجێکەن باشە بەس یاسای چاکسازی هەندێک خەڵک مەبەست چکە مەترسیە بۆ بڕین دەرماڵی موچەخۆری من باسیم بەدا کاکە هەر مۆز هەر کارمەندێک لە هەرێمی کوردستانە دەرماڵی هەیە ئەوە کارمەندە مافی خۆیەتی وەری بگرێ بەڵام بەمەرجێ ئەو کاری خۆی بکات تێگەشەڵم چی بەڵام بەعزگەم نەک کارمەندی دایرەی کارەبا بێ و لە لەق و لە مەڵبەند ئیش بکە مخەساتی ئەوە بێ ببڕێ ئەوە بێ نابێت تۆ کارمەندی دەوڵەت بیت و لە مەقەڕێکی حیزبیا لێوە مچۆر بگری مخەساتی ئەوە نەبڕێ ینا کابرا مامۆستای چۆن مخەساتی بڕێ مخەساتی نابڕێ بە هیچ جۆرە نەوە یاساش شتێکە نادا مخەساتی ئەوە کەمکردنەوەی موچەی پلە تایبەتەوە کەمکردنەوەی موچەی پلە تایبەتەکان دیایە خۆ دیارە تایەتی کەمکردنەوەی موچەی خانشینەکانەوەی پلە باڵاکان بە هیچ جۆرە دەستکاری موچەی خانشینی ئەتیادی ناکرێت بە هیچ جۆرە دەستکاری موچەی کارمەندی ئەتیادی ناکرێت ئەمە یاسای چاکسازی ئەو کە هیچ کەسێ نەبێت دوو موچەی هەبێت یە ناکرێت تۆ کاکە دوو موچە دەبێت بۆ تۆ بۆچی بە چ مافێت تۆ دوو موچە دەبێت یەک کەس هەموو کەس یەک موچە دیوارەکان نەهێڵڕێ پاسەوانەکان بۆ نمونە خەڵک هەیە دوو فەوج پاسەوانی دوو فەوج 6,000 تقریبا 4,000 خەڵک هەیە سێ فەوج پارە خەڵک هەیە سریەشیە ئەی کاکە تۆ سێ فەوج پاسەوانە بۆچیە تۆ چی لە من زیاترە تا باز دەوڵێت کە 6,000 پاسەوان تەناوی بەرپرسان 6,000 پاوە 100,000 پاسەوان هەیە 100,000 پاسەوانی بەرپرسەکان پێم وایە 6,000 6,000 پاسەوانی بەرپرسەکان هەیە بەڕێوەبەرایەتێکی گشتی دروست کراوە بۆ ئەمە آخر ئەمە چ مەنتیقی تایە بەڕێوەبەرایەتی گشتی پاسەوان هەبێت لە هەرێمی کوردستانە باشە کاکە من لەوە شادەر باسم کردووە لە ڕووی ئیداریەکەوە بەس وەکو خاڵە سنووریەکان ینی ئەم لەم ڕێکارە خێرایە دەتوانرێت ئێستا باسی 100 میلیۆن دۆلار دەکرێت
قەبارەی گەندەڵی لە خاڵە سنووریەکانە ینی دەکرێت ئەم ڕێکارە بە خێرایی بگرێتەوە یاخود بۆچی ناگرێتە بەر حکوومەت خۆی 680 کارمەندی هەیە یعنی ناتوانێت دەخاڵی سنووری لە هەرمی کوردستانە بەڕێوە بێت دەخاڵی سنووری ڕسمیمانەیە مەکاک ناتوانێت بە سەیران بن و بە ئەوەی ڕسمی ناڕسمیەوە هەمووی تقریبا دەخاڵی سنووری ناتوانێت حکوومەت بە 680 کاکە هەموو کارمەندەکانی خۆم ئەوەی کە زیارە دایرەکان نقلەکە بۆ ئەوێ بۆی بتوانن بەڕێوە بێرن مەسەن بۆ نمونە لە شوێنێکی کا باسم کردو ئەڵێ مراجعەی ئەو گرێبەستانە بکەن کە لەگەڵ ئەو مقاولانە کردوتانە بۆ پاکردنەوەی سژنەکان بۆ پاکردنەوەی خەسەخانەکان بۆ پاکردنەوەی شارەکان وەرە مراجعەی پەرۆکاکە پارێکی خیاڵیان پێداون تۆ ئەتوانی جارێکی کە ئەمە کۆنتراکتەکەی تاوا هات ئەمە بگوشی پارێکی زۆرە بۆ گەڕێتەوە بۆ مەسەن بۆ نمونە ئێستا داهاتی ئەو دراوە بە کۆمپانیایە باشە وەزارەتی شارەوانی ئێستا پێم بڵێ ئیشی چییە وەزارەتی شارەوانی 40,000 کارمەندی 40,000 کارمەندی هەیە وەزارەتی شارەوانی ئیشی وەزارەتی شارەوانی چییە تەنها ئیجازەی بینائەدا زەوی تەوزیعەکە ئیتر ئیشەکەی دوای ئەوە پێم بڵێ ئیشی چییە پاکردنەوە ئەوە بە دراوە بە کۆنتراکتین مەشاریعەکانی بە مقاولات جێبەجێکرێ ئاودانی حەدیقەکان و حەدیقەکانی یەک بەیەکی دراوە بە سەر جادەکان و زۆربەی جادەکان دراوە بە مقاولات باشە وەزارەتی شارەوانی تویشی 40,000 کارمەند هەیە تۆ ناتوانانی ئەم 40,000 کارمەندە بخیت ئەگەر ئاودانی باخچەکانیشی بۆ بکە خۆشت پارەی ئاو کۆ بکەیتەوە زۆربەی ئیشەکانیش بە تەنفیز و باشگە جاران ئێمە لە وەزارەتی ئاوادانکردنەوە وەزارەتی شارەوانی قیرتاوکردنی ناو شارەکانش بۆ خۆمانەمان کرد وەزارەتی ئاوادانکردنەوە ئەسڵەن زۆر بە کەمی مقاول ڕووی تێ کرد ستافی کامیل هەبوو لە تەختیتکردنی جادەیەکەوە لە ئەلایمنتی جادەیەکەوە هەتا جێبەجێکردنی جادەکە لە وەزارەتی ئاوادانکردنەوە ئێستا وەزارەتی ئاوادانکردنەوە تەنها وەکو چاودێر وایە تەنها سەرپەرشتی پرۆژەکانەکە تەنها بڵێ پرۆژەکان هەموو دەدرێت بە کۆنتراکتین خۆی هیچ پرۆژێک جێبەجێ ناکە جگە لە هەندێک سیانە نەبێ سیانەی جادەکان ئەگینا هیچی چییە بۆ تەنها ئەوەیە چاودێری ئەو پرۆژانەکە کە ئەیا بە کۆنترات و ئاو بێن دەست باشە ئەمە جاران هەر بەڕێوەبەراتی گشتی و بەناوی بەڕێوەبەراتی گشتی ڕێگاوبان ئەم بەڕێوەبەراتی گشتی هەموو ڕێگاوبانەکان کە لە هەرێمی کوردستان و لە عێراقا دروستەکرا ئەم بەڕێوەبەراتی گشتی دروستێکرێت لە سلێمانیشە بەڕێوەبەری گشتی نەبوو تەنها بەڕێوەبەراتی ڕێگاوبان بوو ڕێگاوبان و ئاوادانکردن ئەم بەڕێوەبەراتیە دوو کۆمپانیای دروست بوو کۆمپانیای ئاشور لەگەڵ کۆمپانیای حامورابی زۆربەی مقاولەکان خۆیان جێبەجێن ئەگەر کۆمپانیای دروستکرێ کۆمپانیای حکومی بوو حتا بۆ دروستکردنی شوقە و ئەوانش کۆمپانیای حکومی من پێشنیارم کردم 5 کۆمپانیا دروستکردن سیان لە هەولێر دوان حەو کۆمپانیا سیان لە هەولێر دوان لە سلێمانی یەکێک لە دۆگ یەکێک لە هەڵەبجە یەکێک لە ڕاپەڕین یەکێک لە ڕاپەڕین یەکێک لە گەرمیان ئەمانە هەڵسن ئەمانە کۆمپانیای حکومی بن خەڵک پارە ئەدا پارەی خەڵکە ئەرز هی خەڵکە مهندس هی حکوومەتە ورن کاکە ئەوەی کە ئەو مقاولانەی کەن و پارە لە خەڵکن و بەناو بەرهێنەرن بە حکومەت خۆی بەڵام گرفتەکەەوە نیە کە ئەو کۆمپانیانە هی بەرپرسان بۆی کە مەسەرەن زۆربەی کۆکردنەوەی پارەکان دراوە بە کۆمپانیا چونکە مەسەرەن لەو دی و ڕەنگەی سەروی پەرلەمانتارێک میوانی من بوویتی و سەروی مەکتەب سیاسیە لێرە هی سەروی مەکتەب سیاسیە بۆیە هەروە گرفتەکە لێرە تۆ من کەوتم ئەگەر دڵسۆزی بە وڵاتە پێویستە تۆ کاتێک کە چویتە سەر مێزی کورسی ئیتر واز لە ئیشی دەوڵەت ئەوشی کەرتی تایبەت بێت ئیشی کەرتی تایبەت ئەنی واز یعنی لە دەست ناخێت دەستی حکوومەتەوە و ئی بزنسیش نابێ بکەیت حتا بە پێی سیاسی خدمەی بەدەنی عێراقیش کەسێک کە کارمەندی دەوڵەت بوو ناتوانێت کاری بزنس بکە بە هیچ جۆرە حتا ناتوانێت دوکانی هەبێ بەڵام لێرە خۆ ئەمان خۆیان نایکەن مەسەن کابرا بەرپرسێکی گەورەیە سینیەت کۆمپانیا دروستەکە لە ژێر سایە ئەوە ئەم کۆمپانیایە ئەوەی بێوێ وەریەگرێ ئەو مناقەسەی بێ داخلێ بێ ئەوێ بۆ ئەویش دەرچێ ئەت پرۆژە زۆر گەزەبالەکانی درێوان لە کەمکردنەوەی ئەوە کە بەڕێزوت لە کۆکردنەوەی داهاتی ئاو وەزارەتی شارەوانی 40,000 کارمەندی هەبێ ئەی کۆمپانیەکان بەچەند کرێ ئاو کۆ دەکەنەوە یاخود لە ماڵان من پێم وایە لە سا 11 و 12 ئەو داهاتی وەرێگرن بۆ ئەوان بووە لە سلێمانی پێم وایە کردیان لە ساەوە بەڵام لە هەولێر پێم وایە لە سا 11 و 12 ئەو پارەی کە وەرێگرن لە ماڵەکان کوێکەنەوە لە مشتریکەکان لە هاوبەشەکان کوێکەنەوە لە سا 11 بۆ ئەوان دەبێت بۆچی کاکە ئەیتر کاتە 40,000 کارمەند هەیە 40,000 کارمەند چی ماوەسم بەبڕێکی تۆ ئەگەر بەبڕێ زۆر ئاسانە بەسەر بۆ نمونە کارەبا داهاتی کارەبا ناچێتەوە گیرفانی حکوومەت هەیجیتە گیرفانی چێ هەر نادرێ کۆ ناکرێتەوە تۆ ئەگەر بیت و سیستەمی میتەری زیرەک دابنی ئەگەر کەسێک پارەی کارەبای مانگانەی نەدا تۆ کارەباکەی ببڕی بۆچی لە مۆلیدەکان خەڵک ناتوانێت حتا هەژاریش بێت لە مۆلیدەکان ئەچە پارەی مۆلیدەکە داینە کابرای مۆلیدە پارەکەی بڕێ بەڵام بەمەرجێ تۆ موچەی مانگانە و مافی شایستی ئەو هاوڵاتیە دابین بکەی نەک لێرەوە بڵی کاکە وەڵا بێت و پارەی کارەباکەی من بدەی بەڵام من سەریمان موچەکەی تۆ نەتە تۆ پێویستە چۆن داوای مافی لەکەی
تۆ ئارکیلەکەی ئەوە مافەکەشی پارێزراوە. سوپاس دەکەم ناوبڕێکمە دەگەڕێم بۆ لای بەڕێست بەڵە بینەرانی بەڕێست ناوبڕێژ کورت و دەگەڕین وڵاتە. تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنە. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سەڵاتان لەبێت بینێرانی بەڕێز کاک عومەرگەرمە و لای بەرز هەر سەبارەت بە ڕێکارە خێراییەکان بەڕێز باسی کۆمەڵی ڕێکارت کرد بۆ نمونە هەڵۆشانەوەی گرێبەستی کۆمپانیا حیزبەکان لە خاڵە سنووریەکان مەسەلەی کەمکردنەوەی پاسەوان و بڵین هەتا خەرجی ئۆتۆمبیل و ئەوانەشی بەرپرسان وایە بەس ئەگەر سەبارەت بەگەر چەندە گرنگە هەموو داهاتەکان ئێستا بگەڕێنەوە وەزارەتی دارایی وەزارەتی دارایی لەمڕۆ ڕۆڵ خۆی بینێ. وەزارەتی دارایی تا ئەم لەحزەیە وەک پێویست من چەند جارێکیش باسم کردووە ئێستا وەزارەتی دارایی لەش من وەکو لیژنەیەکی وەکو وەزیری دارایی وەکو سەرۆکی لیژنەی مشتریاتە بیرم جارێکیش هەر لەم شوێنە قسەیم کردووە تا ئەم لەحزەیە جەنابی کاگاوات کە لە بزوتنەوەی گۆڕانە و من لە بزوتنەوەی گۆڕانم تا ئەم لەحزەیە جەنابی کاگاوات ئەوەیە قبوڵی نەکا بە هیچ جۆرێ دینارێک خەرج و دینارێک مەسرف لەم هەرێما بکرێ لەلای ئەوە تێپەڕ نەکە بەداخەوە وانە زانیاری تێکەوانیانە واگەداریداکەنە بێ چاوەڕێی دەستی وەزارەتی سامانە سروشتەکان و وەزاری سامانە سروشتەکانیش وەزیری نییە و تا ئەم لەحزەیەش تەنها ئاشتی هەرامی عەقڵی وەزارەتەیە لە دووریشەوە هەر ئەو عەقڵەکەی باش بەڵامشی هیچ وەزیری دارایی هیچ کاتێک باسی وی نەکردو کە واگەیرەداخۆی باسی ئێمە وەکو من وەکو هاوڵاتیک ڕخنەی لێکرد مافی خۆمە ڕخنەی تۆ زانیاری تێکە ئاگای لێ نییە نانە بێگومانم کە ئاگای لێ فەرمو پێمان یعنی هەموو داهاتەکانی ئێستا زەروری ئەگەر پێمان بڵێ با ئێمەش قیچێکا وەکو هاوڵاتی گەڵێن کاکە ئێمە هەڵەمان کردو و ئاگای لێ و با بێتە سەر تەلەڤیزیۆن پێمان بڵێ کاکە من ئاگام لە یەک
هەموو داهاتی هەرێمی کوردستانە و ئاگام لە هەموو خەریشە هیچ کەس جارێکە و ناباقوڵێ نەکا بڵێ وەزیر دارایی بەس ئێستا گرنگە هەموو داهاتەکان بێتەوە زارتیارە لە سڵات چەندی نایەتەوە بۆ نمونە من نازانم لە ساڵی بەس گرنگ ئەوەیە وەزیری دارایی بەپی زانیاریەکانی من ئاگای لە فرۆشتنی نەوت نییە لە فرۆشتی نەوت ئاگای لە فرۆشتنی نەوت نییە و ناشزانێ تەنها ئەوەندە ئاگای لێدی چەنی بۆ دێت ئاگای لەو عقدانە نییە کە لەگەڵ ئەو کۆمپانیانە کراوە و بێگومانیشم ئەگەر ئاگای لێبە ڕازی نابێت بەڵام ئیتر ئەوە حیزبێکە و چووە ئەو ڕێکەوتنەی کردو تا ئەم لەحزەیە جۆرێک لە توشبوون توش پێوە بوون و تا ئەبێ لەگەڵ پێ دوای پێوە بوونی بەڕێی من هەڵیان کردووە بۆ نەچوونە بۆچی بەڵام شوێنیان ڕێکەوتنی چاکسازیان کردووە ئەگەر ڕێکەوتنی چاکسازی بکرایە خۆ چاکسازی لە خلالی کەم نییە دەمانگ بەڕێی من ناخر بەرەوە چووی خۆگەر بەرەو پێچوونای باش لە حکومڕای بەرەوە ئێمە نەمانوت ئێمە دەرسمان وەرنەگرتووە لە ئەو ئەزمەیە کە ساڵی 2004 دروست بووین بۆ بایە بەرگەی ئەگەر دەرسمان لێ وەربگرتایە ئەگەر هەموو ماڵک و فەرمو وەزیری دارایی ئێستا هەموو ماڵ و مڵکی دەوڵەت عایدی وەزیری دارایی وانە چی بکە لە باشە لە هەموو ئەو ماڵ و مڵکەی بە هەموو ئەو پرسانە داگیریان کردووە بە هەموو ئەو زەویانەی کە نووسراوە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی لە ئیداری سلێمانی لە سەردەمی دکتۆر بەرهەمەوە هەتاوەکو پێش دکتۆر بەرهەمیش هەتاوەکو نێچیروان بارزانانی هەرو ئیدارەکەەوە تا ئەو لەو کاتەوە تا ئێستش بە یەک دێڕ بەدەر لە یاسای ژمارە 32 ساڵی 1984 بڕیارماندا بە پێدانی پارچە زەوی بە فڵانی کوڕی فڵان ئێمە بەدەر لە یاسا چ منطق باشە بەزەم پێویست وەزارەتی شارەوەنیان دارایی ئەڵێ ئەتوانێت تەعەن لەمانە هەمووی بدا ئەمە ماڵ و مڵکی دەوڵەتە کە عایدی وەزارەتی داراییە ئەبێ پێویستە ئەو تەدەخل کا بڵێ کاکە ئەم مڵکە بە چه حکمێ بۆ نمونە پرۆژە هەیە لە سلێمانیا تقریبا زیاتر لە 200 شوقەیە پرۆژەی زۆر گەورەشە تا ئەم لەحزەیە یەک کەس خاوەنی نییە بڵێ کاکە من مۆڵەتم داوە بەم شوقەیە هەی چۆن کراوە من بۆ خۆم مدیر عامی استثمار بووم چوم سەیری پرۆژەکەم کرد پرۆژەکەمان بەدڵ نەبوو تەنها بە یەک وەرەقەی ڕئیسی وزەرای ئەو دەمەی سەردەمی دویداری یەک وەرەقەی وەنەی پێ پرۆژەکەی سە خەڵکی تایە نیشتەجێشە زۆر بەناوبانیشە یەک کەس مۆڵەتی پێ نەداوە نە شارەوانی نە وەبەرهێنان نە ئەنجومەنی شارەوانی نە ئەنجومەنی پارێزگا هیچ کەسێ ئەی خۆت چیت کرد کە بەڕێوەبەری من وەختەنا چوم وتم ئەو دروستی کردبوو پێش ئەمە دروستی کردبوو من چوم وتی وەریگرن و ئەو بەپێی ئەو ماسەفاتی ئەمەێ تۆ دان ناوە دە عیمارەتی تا دروستکەی کردوتە بە 14 شوێنی مەکتەبت دانە ناوە شوێنی خەسەخانە دانە ناوە سەوزایەکانت کەمە مواسەفاتی ئەم مواسەفاتی بیناکەت بەم شێوەی نییە کە ئێمەمانوێت لەبەرەوەی ئێمە ئەم پرۆژەیە وەرناگرین یەک راپۆرتم نووسی بۆ ڕئیسی وزەراکە و کاتە بەڕێز عومەر فەتاح بوو وتم ئەم وەبەرهێنەرە ئەگەر بە پارەی فرۆشتنی عیمارەی دووەم دروستکە ساڵی 2016 ئەم پرۆژەیە تاوا ناکە ئەوەی من نووسیمە ساڵی 2004 بووە بێگومان بە تا ئەم لەحزەیەش تقریبا داوای پار بوو ئەخیر عیمارەی دروست کرد باش ئەگەر بینی سەر و باسی ڕێکارە خێرایەکان وای وەکو ڕێکاری بڵین بۆ داهاتوو حکومەت چی بکە ئەو ئایندەکان بەڵێ ئایندە و ئەوەی کە بەڕێزش لە پرۆژەکە باس کردووە بە دوو بەشەوە تاوان لە ڕووی داراییەوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی ئیداریەوە حکومەتی هەرێمی کوردستان سویسرا ئێستاچێت 8 وەزارەتە ئەی بابڕێەوە وڵاتێکە و جوانترین وڵاتی دنیا و وڵاتی قانونە ئێمە 21 وەزارەتمان بۆ چییە 22 وەزارەتمان بۆ چییە ئێمە ئەتوانین بە 10 وەزارەت ئەم حکومەتی هەرێمی کوردستانە بەری بەڕێوە 10 وەزارەت کەمتریش بۆ نمونە وەزارەتی ئاوادانکردنەوە و وەزارەتی شارەوانی یەکەم بە یەک وەزارەت وەزارەتی پیشەسازی و بازرگانی لەگەڵ وەزارەتی سەرچاوە سروشتەکان کە وەزارەتەکەی ئاشتی هەورامی جارانە ئەوەش ئەەکەم بە یەک وەزارەت ئەو وەزارەتانی ئیش و کارەکانی وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە ئەەکەم بە یەک وەزارەت هەندێک وەزارەت هەیە کە ئیش و کارەکانیان لێک نزیکە ئەمانە تێکەڵ ئەەکەمەوە بۆی ئەتوانم بە 10 وەزارەت من تقریبا لەناو پرۆژەکە زۆربەی باس کردووە ئەکرێ بە 10 وەزارەت ئەم وڵات 10 وەزارەت بەڕێوە دەچێت بەڕێوە دەچێت زۆر بەباشی بەڕێی من زیاد کاکە لە هەولێر و لە زەردەمی بەعسا باشە لە دهۆکەوە تا کەلار سێ پارێزگای بەڕێوە سێ پارێزگای بڕێرەوە لامایە هەر سێ پارێزگاکە 4 بەڕێوەبەری گشتیانەوە ئێستا چێ پەرلەمانی کوردستان پەرلەمانی عێراق ئەنجومەنی پارێزگاکان ئەنجومەنی شارەوانی حکومەتی هەرێمی کوردستان بە خۆی و 200 مدیر عامەوە بە خۆی 25 وەزیرەوە ئەم هەموو ئۆردووە بۆ بەڕێوەبردنی سێ پارێزگا کاکەم هەر کفرە ئەمە ئەو پەری بیرۆقراتیەتە ئەمە ئەو پەری پارە سەرفکردنە بە خۆڕایی ئەمە ئەو پەری دۆزینەوەی پۆستە بۆ خەڵک بەڕێوەبردنی وڵات بەم شێوەیە ناگەن مراجعیتە بچە بۆ نمونە جاران لە هەموو عێراقا یەک بەڕێوەبەراتی گشتی پۆلیسە بوو یەک بەڕێوەبەراتی گشتی پۆلیسە بوو ئیتر هەر هەمووی ناو سلێمانی بەڕێوەبەراتی پۆلیسێتی سلێمانیان پێوتەوە ئێستا زۆر باشە لە سلێمانی هەر بەڕێوەبەراتی پۆلیسەیە بەڵام بەڕێی من ئێستا لە پۆلیس دەبیان باشترە
بەڕێوەتی گشتی پۆلیس هەیە بەڕێوەتی گشتی پۆلیسی هاتچۆ هەیە بەڕێوەبەری گشتی پۆلیسی پاسەوانی هەیە ئەمەش ئەکرێ بکرێ بە یەک بەڕێوەتی گشتی بەڵام بەڕێوەتی گشتی پۆلیس بەڕێوەتی پۆلیسی پاسەوانی بەڕێوەتی پۆلیسی هاتوچۆ تەواو کۆتایی هاتووە لە پارێزگای بەڵام دەسەڵاتەکان کەم بکەرەوە دەسەڵاتیان پێ بدە بەڵام پۆستەکان بانەمێنێ گرگەکە لێرە خەرتەرەکە لێرە 200 بەڕێوەبەری گشتی لە هەرێمی کوردستان 200 بەڕێوەبەری گشتی 200 بەڕێوەبەری گشتی لە هەرێمی کوردستان پێویستی بە چەند بەڕێوەبەری گشتی هەرێم بە تەسەوری من 10 وەزارەتی هەیە 10 بەڕێوەبەری گشتی دیوانی ئەوێ تقریبا 20 بەڕێوەبەری گشتیش هەبێ لەناو بڵێن وەکو تەخەسوس لەوانە لە بەسی بەڕێوەبەری گشتی هەموو هەرێمی کوردستان بە زیادیشەوە بەڕێوەچ خاطر تو 200 بەڕێوەبەری گشتی بۆ چییە کەمی کەرەوە مەسەن ئەندامانی پەرلەمانی کوردستان بە پرۆژە پێشکەشی سەرۆکی پەرلەمانم کڕکاتەوە 111 ئەندامی پەرلەمانە لە هەرێمی کوردستانە 111 ئەندام پەرلەمانی پێویست نییە لەبەرەوەی ئەندامی پەرلەمان لە عێراقا تەمسیلی زیاتر لە 120,000 کەسەکە لە عێراق بەڵام لە هەرێمی کوردستان تەمسیلی 45,000 کەسەکە 111 ئێمە تقریبا 5 ملیۆن و کەسێکی تەقسیم کرد نێرایەتەکەی چەندەکە نزیکەی 45,000 کەس باش ئەنجومەنی پارێزگاکان بە هەمان شێوە ئەوانش پێویستە کەم بکرێنەوە بۆ نیوە ئەنجومەنی شارەوانی و ئەنجومەنی پارێزگا دوویشی تێکەڵە پارێزگا و سەرۆکی شارەوانی دوویش تێکەڵە ئەکرێ پارێزگا و سەرۆکی شارەوانی هەردووکیان بکەی بە یەک پۆست ئەنجومەنی شارەوانی و ئەنجومەنی پارێزگای تێکەڵ بکەیت ئەمانە مراجعەیەکی بکەیتەوە ئەو هەموو ئەندامێکی ئەنجومەنی پارێزگا بەڕێوەبەرێکی گشتیە هەموو ئەندامێکی ئەنجومەنی پارێزگا بەڕێوەبەرێکی گشتیە ماف و امتیازاتی تقریبا 90 کەس لە هەرێمی کوردستانە 32 لە سلەیمانیە و 32 لە هەولێرە 28 لە دهۆکە و هەڵەبجە جووسیان بۆی دابنێن ئەوە سەرکەوتوو نەبوون تا ئەم لەحزێ بە تەسەوری من ئەنجومەنی شارەوانی و ئەنجومەنی پارێزگاکان بکرێن بە یەک کارێکی زۆر گونجاوە ئیشەکانیش تێکەڵ نابێ تەزارب هەیە لە ناو ئیشەکانیانە ئەو کاتە پارێزگار ئاگای لە ئیشی یان پارێزگاکە بکرێ بە سەرۆکی شارەوانی یان سەرۆکی شارەوانی بچێتە شوێنی پارێزگا لەبەرەوەی لە عێراق ئەنجومەنی پارێزگای ئەتوانی پارێزگا بکەی بە سەرۆکی شارەوانیش و جێگرێکی بۆ دانێ بۆ کاروباری شارەوانی ئەمە گەورەترین خزمەتەکان لەم کابینەی مەسەرەن جگە لە ئەوەی کە مەسەلەمانە کەم نەکراتەوە یاریدەریش چوار یاریدەرەش زیاد کراون هەرەوە نییە بارگرانی دروست نەکەزێت هەرەوە نییە بەڕێوەری گشتیە بەڕێوەبەری گشتیەکەش دوو سێهی نییە بەڕێوەبەری بۆ کاروباری ئیداری هەیە بەڕێوەبەری گشتی بۆ کاروباری هونەریش هەیە بەڕێوەبەری گشتی عەفوەن یا جێگرەی شەیە بۆ کاروباری یاسایی ئیزەتۆرە ئەمە چی دەرچوو یانی کوشایەکەی بناوی لێ هات 10 کەس گۆرانیە لێت 3 کەس هەڵەپەڕ ئەمە چ منتیقێکی تەیە تۆ وڵاتێک ژمارەی دانیشتوانەکەی 5 ملیۆن کەس بێ یا 5-6 ملیۆن کەس بێ تۆ بێ ئەم ئۆردووە بە تەسەوری من کارمەندانی دەوڵەت لە هەرێمی کوردستانە 25% دانیشتوانی هەرێمی کوردستانە 25 لە 125 خەڵکی کوردستان کارمەندە ئەی موچە خۆر چکە ئێستا دەکرد بۆنەوە موچەخۆرەکە زیاترە موچەخۆرەکە تقریبا لە 120 ملیۆنێک و 200,000 ملیۆنێک و 200,000 250,000 ملیۆنێک و 250,000 تقریبا لە ساڵاسی بەرەوجو ساسی بەرەوجوش خەڵکی کوردستانیش موچەخۆرە ئەگەر وا نابێ حسابیکەی ئەبێ بۆ کەسە باڵغەکان مەسەن تۆ ڕێژەی کەسی باڵغ بوون لە 150 خەڵکی کوردستان مناڵە خوارە ساڵ وانە کەواتە خەڵکی کوردستان 3 ملیۆنە تۆ لەم 3 ملیۆنە لە 150 موچەخۆرە وانە لە 150 موچەخۆرەکە لە 125 کارمەند موچەخۆر جارەکە بەخە بە خانە نشین و وەزانی بە هەندێکەیە ئەیلولانەی هەیە هەندێکەیە پێشمەرگەی دێرینە ئەوانە لێ دەرچکە بەس کارمەندی دەوڵەت 600,000 کارمەند دەوڵەت هەیە کە بە تەسەوری من هیچ وڵاتێ لە هەموو دنیانی لە سین لە سانیوە لە سانیوی دانیشتوانی سین کارمەندی دەوڵەت سانیوی لە سەدانیوی بەڵام لە هەرێمی کوردستان لە 125 خەڵکی ئێمە گەورترین کارەکە تۆ ئەبێ مراجعە لەم بابەتانە بکەیتەوە اینجا زۆر بابەتی کەم باش لە بواری بۆنە ئابووری و کارگەری چی بکرێت مەسەن بۆ نمونە ئەو گێڕانەوەی ماڵ و مڵکی دەوڵەت ئەمە زۆر گرنگە تۆ بێ مەسەن بۆ نمونە لە سەرۆکی هەرێمەوە دەست پێ بکە هەتاوکو سەرۆکی هەموو حیزبەکان چیان داگیر کردووە لە ماڵ و مڵکی دەوڵەت بەڕێز مەسعود بارزانی خۆی یەکەم کەس بووی ئەلانی کرد لیژنەی دروست کرد بۆ گێڕانەوەی ماڵکی مڵکی دەوڵەت پێم بڵێ لەو کاتەوە تا ئێستا کێ ماڵ و مڵکی دەوڵەت نەگەڕاوە کەس نەگەڕاوە هیچ حیزبێک هیچ کەسێک نەیگەڕاوەتەوە هەر کەسێک ماڵ و مڵکی دەوڵەتی داگیر کردووە ئەگەر حەڵاڵی بەکرابێ پێی و شەرعانە نەکرابێ بۆی تا ئەم لەحزەیە لە ژێ دەسیاتی و نەگەڕاوە باش ئەی زەوی کشت و کاڵی گەشتیاری داگیر کراوە پرۆژێکمان پێشکەش کرد من پرۆژەکەم پێشکەش کرد بۆ چارەسەرکردنی ئەوە بۆ ئایندە بۆ پرۆژەکەم نار بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە خلالی 30 ڕۆژ وەڵامان بنەوە دەستە گەشتە لای بەڕێز عوسمان شوانی مناقەشەم کردی وەربا مناقەشە لە خولی پێشوو کە من لە پەرلەمان
پرۆژەکە چارەسەرێکی زۆر گونجاوی داناوە بۆ زەویەکانی سیتەک بۆ زەویەکانی سماقۆڵی بۆ زەویەکانی ڕێگای سەلاحەدین بۆ هەرچی زەویە لە هەرێمی کوردستانە کە مڵکی وەزارەتی داراییە و مڵکی وەزارەتی کشتتوکاڵە و غاباتە یا ئەرزی زراعیە و خەڵک دەستی بەسەرا گرتووە ئێستا خەڵک سەوزی کردووە بەو شێوەیە کە هەیە بمێنێتەوە بەڵام بە شکرەیەکی ساڵانە بدرێ بۆ کەسانەی کەەوە دەستیان بەسەرا گرتووە و مەج و شەرت و شروعی بۆ دانراوە شتێکی زۆر جوان بوو دەستکەوتێکی زۆر باش هات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام زۆر بەداخەوە نەکسی ڕۆژ بوو بە 30 مانگیش ئێمە جوابی ئەو پرۆژەیان وەرنەگرتووە تا هیچ پرۆژەکە لە ئەنجومەنی وەزیران چۆتە گۆڕستانی پرۆژەکانی ئەنجومەنی وەزیر بۆ گۆڕستانی پرۆژەکان تەسەوری من لەوەکو گۆڕستان وابوو تا کاتی من لێ بوو هەرچی ئەڕۆی بۆ ئێمە جوابمان بۆ نەهاتەوە هەندێک پرسیارەکانمان ئەکرد لە ئەنجومەنی وەزیران جوابمان پێگەیشتەوە نە ئەو پرۆژانش ئەمان نرد بۆیان جوابمان پێگەیشتەوە منوەکو ئەوی بەڕێز عوسمان شوانی ئێڵم کە بۆم نرد خۆشی تەلەفۆنی بۆ کردم وتی کاک عومەر بەسەر چاو ئێمە مناقەشەیەکین لای خۆمان پرۆژەکەش دەوڵەمەندەکەین وتم کاکە من هەنەوەندە عەقڵم پێشکاوە ئێوە دەوڵەمەندیکەن ئێوە ئەم پرۆژەیە بێت ئەو خەڵکەش نەجاتێ بێ کە تەجاوزەکەی کردووە حکوومەتێکی دەستکەوتی بێت و زەویەکەش بۆ دەوڵەت کاتم کەمەوە بە سوارەت هەر لە پرۆژەکەت باسی گوند و وەپەردان بە کشوکاڵێک کردووە یعنی دەکرێت ئەمە لە مەودووە ئەگەر پەرەی پێ بدرێت لە هەموو وڵاتی دنیا شتێک هەیە پێڵێن لە ئێران بۆ نمونە ئێران پێڵێن دێهداری یان شارەوەی تۆش ئەکرێ ئەم گوندان لەبرەوەی ئەم هەموو زەختت کرد و بەرزە پردو ژێرە پردو چی دروست کرد بۆ لە هەموو خەڵکی گوندەکان و بە ئاراستەی شارەکانی هێنا وای لێ هاتۆ ئێستا لە سا دەی خەڵکی کوردستان گوندنشینە و لە سەدا 90 شار نشینە و زەوی کوردستان هەمووی بەجێ ماوە هیچ کەسی تیان نەماوە کشتتوکاڵ بۆ شوێ وەکو کابراڵێ ڕەواجی نەماوە لە هەرێمی کوردستانە تۆ ئەتوانی شتێک بکەی بە ناوی بەڕێوەبەرایەتی ئەمە دروستکەی بەڕێوەبەرایەتی گشتی ئاوەدانی گوندەکانی کوردستان یەک پرۆژشم بۆ ئەمە پێشکەش کرد بۆ هەموو چەند گوندێک دێهداریەک دروستکەی ئەو دێهداریە لە بووکو شارەوانی وایە پرۆژەی خزمەتگوزاری چۆن خەڵکی شار مافی خزمەتی هەیە خەڵکی گوندیش مافی هەیە چۆن مناڵێکی خەڵکی شار حەزەکە لە یاریگایەکە یاری بکە ئەوێش هەمان مافی هەیە چۆن مناڵێکی خەڵکی شار حەزەکە حەمامی هەبێت جادەی هەبێت چی هەبێت ئەوانش مافی ئەو کاتە خاوەنی گەنم و ئاردی خۆشمان حکوومەتی هەرێمی کوردستان نە خاوەنی ئاگەیەکی هاڕینی ئاردە نەخاوەنی مەحەتەیەکی تەسفی نەوتە نەخاوەنی مەحەتەیەکی تەولیدی کارەبایە نەخ خەریکە هەموو ئاراستەکانی خۆشخانەکان بە بەرەوکەتی تایبەتەچێ مەکتەبەکان بەرەوکەتی تایبەتەچێ هەمووی لەم پرۆژە جێ کراوەتە کە حکوومەتی هەرێمی کوردستان ناکرێتە سامی بکەی ئەبێ قۆناغە مێژویەکەی خۆ بەڕیتە پێشەوە ناکرێت یەکسەر باز بدەی لە کەرتی گشتیەوە بۆ کەرتی تایبەت پێویستە قۆناغ بە قۆناغ بچیتە پێشەوە و کاتێکیش تۆ بەرەو کەرتی تایبەتی مافی تاکی کۆمەڵگا دابینکراوە بێ ئەو کاتە سەر لە پرۆژەکەت باسی لانی کەمی برێژەیی ژیانی تاکی کۆمەڵگا باسیەوە دەکەی کە حکوومەتی هەرێم ئاشتێکی باشی نییە بۆ گەنم هاڕین نەخێر بە هیچ جۆرە نیەتی نا ئاشی نییە هەنیەتی هەمووی ئەو ئاشەی سەرمایه‌دارەکانیش بە شێوەیەکە ئاردەکان پێویستمان بە ئاری دەرەوە هەیە یعنی بەبێ ئاردی ناوخۆنان دروست ناکرێت وەزیری هین باسی کرد نوێنەری وەزارەتی زراعات زیاتر لە 1,200,000 تن ئێمە ئەمساڵ گەنممانە بێ بەڵام هەر گەنم هاوردەکەین ئارد هاوردەکەین ئەمە چ منطقی یعنی تۆ بۆ ناتوانانی ئاشێک بێنی لەم وڵاتە دایمەزرێنی هەموو جۆرە ئاردێک بەس بە گەنمەکەی خۆمانەگەر ئێستا لە ئاشەکان هاڕێ ناتوانیان دروست بەڵێ بۆ ناتوانانی ئەتوانی بەڵام بەو شێوەی ئێستا کە هەیە فەرق لە هاڕینەکە هەیە بەپێ ئەو زانێرەیە و پرسیارم کردو ئیختصاسی من نییە بەڵام پرسیارم کردو شێوەی هاڕینەکەیە کە ڕێگەنادا ئادی سفر دروست بکرێ و ئادی نادروست بکرێ زۆر بە کورتی دوا پرسیام سەوارد بە کارگەکان هەر بەڕێز دەڵێ 200 بڵێن 2000 کارگەی بچووک داخراوە دەڵێ دوژمنیاتی کارگەی بچووک دەکرێت لە هەرێمی کوردستانە لە سەردەمی نظامی بەعسا من لە یادمە زۆربەی پێداویستەکان لە پێداویستی حاجە شۆردن لە پێداویستی کلینیکس زۆربەی ئەوەی ناوەڵ کە بڵێن احتیاجاتی منزلی لە ناو سلێمانیە بەرەمە هات لەبەرەوەی حکوومەت بە سعرێکی هەرزان کارەبای پێدان یارمەتی ئەدان لە ڕووی بادی و قەرزی بانقی پێدان بەڵام سیستەمی بانقی نییە محاربەیەکی زۆری ئەو کارگە بچووکانە ئەکرێ ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان بێکار بوون و دەرگای ئەو معمارانەش داکراوە حکوومەت پێویستە هەرجارێکە لە ڕووی پێشسازیەوە لا لەو کارگانە بکاتەوە لا لە بواری کشتتوکاڵ بکاتەوە لا لە بواری سیاح بکاتەوە زۆربەی بوارەکان لا لێ بکاتەوە پێویستی بەنەوت نابێت باش بەس بەڕێز دەڵێ ئێستا بە وتێرێکی 5 ئەستێرەی 15 ساڵ باجی لێوە ناگیرێت بەرهێنان شمولەکە بەڵام کابرا ئەگەر بچێت کارگەیەکی بچوو دروستکە بە هیچ جۆرێ ئەو امتیازاتی نیە. سپاس دەکەم سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ کارم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ